بەڕاستی هەنگاوێکی پێویست بوو لە هەر کارێکی باش پێویستە دەستخۆشی بکەین لە هەر کارێکی نابەجێش پێویستە ڕخنە بگرین و گلەیەکان بگەین ئەوەش کارێکی باش بوو کە دەستیان کرد بە دابشکردنی نەوتیسپی بڕێک هاوکاری هاوڵاتیانەکە لە دابینکردنی پێداویستی سوتەمەنی بۆ وەرزی سەرما و سۆڵە کە هاوڵاتیان پێویستیان پێ بەتایبەت لە ناوچە شاخەوەکان و لە ناو شارەکانی ژەڕۆکە لە سەرما و سۆڵە هەموو هاوڵاتیان پێویستیان بە ئامێری گەرمکەرەوە هەیە کە ئەگەر بێت و نەوت دابین نەکرێ و کاتە هاوڵاتیان پەنا بۆ کارەبا بنەوە کارەبایەکەشمان خۆتان نەزانن باش نییە. ئەمە شتێکی زۆر باشە هیوادارم بەردەوام بێن لە وەرزستاندا بەڕاستی هەموو خەڵک پێویستی بە نەوتیسپی هەیە بۆ ئەوەی لە زستاندا خۆی پێگەرم بکاتەوە هیوادارم بەردەوام بێت لە دابشکردنی نەوتیسپی. دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم وەکو گەنجێک دەستخۆشیان دەکەم بۆی توانیویانە نەوتیسپی بەسەر خەڵکی کوردستاندا دابش بکەن بەڕاستی لەم وەرزیدا زۆر خەڵک پێویستیان بە نەوتە چکە وەرزەکە وەرزی سەرمایە ئەگەر حکوومەت هاوکاری خەڵکی نەکردایە پێویستیە کرد بە یعنی پارێکی زیاتر خەڵکەکە بیکڕایە یان هەر شتێک تر یعنی ئەبوو بە کێشەیەکی گەورە بەڕاستی و زۆر سوپاسیانەکەم دەستان خۆش